دیسان دەم باش بینەنە هێژا دیسان پەڕەت بنج بێ سعتا ڕوومالێ یا گۆمە تایبەت کردیە لەسەر دەرباسبوونە هێژن پێشمەرگە ji بۆ باژارێ کۆبانێ هەروەها هەڵوێستا پارتن ئالیێن ڕۆژا ئالیێن باشوورێ کوردستانê لەسەر چوونە هێزن پێشمەرگە و گەل و باندۆریایە حتا ڕادەیەکێ دەبێ لەسەر هەفسەنگیە هێزێ لە ڕۆژاوای کوردستانی دشەڕن یەپەگێ و هێزن کوردی لە دژی داعشێ ji بۆ بەحسکردنا vê mijarê em mêvandariya Ariswelî endamê civata goran li stûdyoya Slêmanî em dikin bixêr bêt kak Aras digel Qadir Rezgeyî parlamenterê Yekîtî ji jineya karûbarên pêşmerge ji Hewlêrê digel me dibe dem baş kak Qadir Kak Aras dixwazim ji aliyê te de ez dest pê bikim be pê têrwanînê ew ku tevgerî goran bizûtneweyî goran ta çi radeyek ڕۆشتنی 150 پێشمەرگەی کە ناگاتە ژمارەکە ناگاتە 200 تەسیری ئەبە لەسەر هەڵسەنگاندنی هێز لە کۆبانێ کاریگەری هێزێک بەو سنوورداریە من نازانم بە ژمارەوە مێدیەکان بڵاوێن کرێتەوە چەندە چەند نییە کاریگەریەکی زیاتر کاریگەریی معنەویە کاریگەری معنەوێش ئەوەیە کە ئەم هێزە بە فعلی لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ڕەزامەندی بۆ دراوە هێزێکە هێزی حکوومەت یاریمی کوردستان ئاچێتێ بۆ پشتیوانی برا خوشکەکانمان لە کۆبانێ بەرامبەر بە دڕندەترین دوژمن ڕۆشتنی پێشمەرگە زیاتر پامێکی سیاسیە نەک ئاسکەری هەردووچیانە چکە و هێزە بە چەکی ئەوەی کە ئێمە لە مێدیاکانە ئیزانین و ئەوەی کە باس کراوەوەیە بە چەکی قورسەوە چووە و ئەوێت جۆرێک لە ئەو تەوازنەی کە لەوێ هەیە و ئەو هەواڵانە کە ئەوە زیاتر لە چلشەوە وێنەیەکی زۆر قارەمان نیشانی هەموو جیهان داوە کە لە بەرامبەر و دڕندانەوەستاونەتەوە ئەم هێزە بچێتە ئەوێ لە ڕووی سەربازیەوە من ناتوانم باسی بکەم بڵێم چۆنە بەڵام دیارە پلانێکی بۆ دانراوە پلانەکە لایەنی سیاسەکە ڕۆشنی پێشمەرگە ئەبێکی لایەنی سیاسەکەی ئەوەیە کە ئێمە بەگشتی لە دوای هاتنی داعشەوە بۆ داگیرکردنی مووسڵ و ئەو شوێنانی تر لە عێراقا داعش وێنەیەکی زۆر دڕندانی پیشانی دنیادا وەکە هات پەلاماری هێزەکانی پێشمەرگەیدا لە ناوچەکانی کوردستان بەگشتی کۆدەنگیەک لەسەر ئاستی دنیا دروست بوو لەوەی کە پشتیوانی لە ئەو تەجروبەی کوردستان بکرێ پشتیوانی لە پێشمەرگە بکرێ پشتیوانی لەو خیتابە کوردیە بکرێ کە بە یەک دەنگ ئێمە بتوانین بەرەنگاری تێرۆری داعش ببینەوانە ئێستش چوونی هێزی پێشمەرگە بۆ ئەوێ بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی قانونی بەو ڕێگا و ڕێسایانەی کە حکوومەتی هەرێم بەڕێواچێ بەو ڕێگەیە چووە هێزێکە هێزی هەمومانە هێزێکە هی ئەوەیە کە ئەچێتە ئەوێ سیاسیەن پشتگیری لە بەرخۆدانی کۆبانی و لە مقاومەی برا و خوشکەکانمانەکە لە کوردستانی ڕۆژئاوا هێزێکە لە ڕووی سیاسیە بۆ ناو خۆی خۆمان ئەو یەک ڕیزی و یەک دەنگی و تەبایی و یەک خیتابی قەومی ئێمە بەهێزترەکات لە ڕوویەکی تری سیاسی و بۆ دەرەوەی خۆمان بەواڵێ ئێمە ئیتر لە دەرەوەی مێژوونین لە ناو مێژویان عاملێکی زۆر کاریگەرین لە ناو سیاسەتی ئیقلیمی و دووەلی و جیهانیە لەبەرەوە لە هەموو ڕوویەکەوە گرنگی زۆر ڕنگدانەوەی ئەبێ لەسەر بوارەکانی تر پەیوەندی پارتە سەرەکیەکانی کوردستان بێگومان ڕنگدانەوەیە بێ ئێمە هەر باسی ئەوە بکەین کە ئەو کۆدەنگەی کە لە پەرلەمانی کوردستان بە گشتی هەمووی ڕەزامەندی داوە ئەو کۆدەنگی لە ناو شەقامی کوردیا هەیە لە ناو مێدیای کوردیا لەسەرەوەی کە بەرخۆدان لە کۆبانی ئەبێ بە هەموو شێوەیەک بە ڕێگای ئەعلامی بە ڕێگای کۆمەکی ماڵی بە نووسین بە فعلی لە بەرەکانی جەنگە پشتگیری لێ بکرێ ئەمە تەسیریەوەیە کە بە شێوەیەکی پۆزەتیڤە بێ باس کرێ بەڵێ کاکە ڕاستەگەڕم لات چوم لای کاک قادر پەرلەمانتاری یەکیتی لە ژنەی کاروباری پێشمەرگە لە ستودیۆ هەولێر لەگەڵماندا بوو دیسان بەخێر بێ کاک قادر بە پێ تێڕوانینی جەنابەت ڕۆشتنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ پەیامی سیاسیە یا عەسکەریە لە ڕاستیدا پەیامێکی سیاسیە و پەیامێکی سەربازی شەو لە یەک کاتدا پەیامێکی نەتەوەییشە چونکە بۆ ئێمەی کورد لە باشووری کوردستان بۆ یەکەمین جارە بە ڕێکاری یاسایی بە قانون لەلایەن دەسەڵاتێکی شەرعی خۆماڵی کە پەرلەمان و
حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بتوانین بە ئاشکرا بە بەرچاوی دنیای نێودەوڵەتی هێز ڕەوانە بکەین بۆ پاڵپشتی و پشتیوانی لە براکانمان لە پارچەیەکی دیکەی کوردستان کە کۆبانەی ڕۆژاوای کوردستانە. بۆیە ئەم دەتوانم بڵێم هەم پەیامێکی سیاسیە لە یەک کاتدا سەربازیە و پەیامێکی نەتەوایەتیشە. پەیامە سیاسەکەی تا چ ڕادەیە کە توان بڵێن ئەمە تەسیری هەیە لە ڕووی سیاسی چیتان هەیە بە جیهان بڵێن؟ لە ڕووی سیاسیەوە لە ڕاستیدا ئەمە دەلالت لەوە دەکا کە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزێکە فاکتەرێکە لە ئێستادا لە سەرئاسی نێودەوڵەتی لەو بەرەیە کە دروست بووە بە ناوی هاوپەیمانێتی دژی تیرۆر لە سەرئاسی نێودەوڵەتی. ئێمە لایەنێکین لەو هاوپەیمانەتیە. ڕاستە ئێمە دەوڵەت نین بەڵام لایەنێکی فعلین. بۆ لایەنێکی فعلین چونکە هێزی پێشمەرگەی کوردستان توانیویەتی کە ڕۆڵێکی سەرەکی بگێڕێ لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستان و لە هەمان کاتدا ئەمە دەری دەخا کە هێز و لایەنە سیاسیەکان لە ڕێگەی ناوەندە فەرمیەکانیانەوە کە لە پەرلەمانی کوردستانی یەکێکە لە دامەزراوە یاسایی و فەرمیەکان لە هەرێمی کوردستان ئەمە نیشانی ڕای گشتی لە ناو خۆ و لە ناوچەکە و دەرەوەش دەدات کە هێزە سیاسیەکان یەکگرتوونە تەبانە لەوەی کە لە ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک کە ڕوبەڕووی پارچەیەک لە پارچەکانی کوردستان دەبێتەوە. بەڵێت باس ئەوە ئەکرێت هەموو کەس دڵی خۆشم و با بڵێن لایەنە کوردیەکان تا جەماوری کە بینیمان لە هەولێر و دهۆک و لە زاخۆ کە پێشوازی لە ڕۆشتنی پێشمەرگیان کرد بۆ کۆبانێ. بەڵام پرسیاری ئەوە ئەکرێت تا چ ڕادەیەک ئەمە یاساییە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ، جوڵاندنی هێزی پێشمەرگە دەروی سنووری هەرێمی کوردستان تا چ ڕادەیەک ئەمە یاسایی و دەستوریە لە کاتێکدا کە دەوڵەتی یاسا ئەندامێکی دەوڵەت یاساڵێ لە ڕووی دەستوریە ئەمە پێشیلکاری دەستوری عێراقە؟ لە ڕاستیدا بەپێی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان مادەدا فەقەرەی 11 جوڵاندنی هێزی پێشمەرگە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان لەسەر پێشنیاری فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان دەبێت بە ڕەزامەندی پەرلەمان. کەواتە ئەمە لایەنە قانونیەکەیە ئەوەی کە ڕەبتی بە دەستوری هەمیشەیی عێراقەوەیە. عێراق و هەرێمی کوردستان بە فەرمی ڕایان گەیاندووە کە بەشێکن لە بەرەی دژە تیرۆر و هێزی پێشمەرگەی کوردستان کە جوڵەی پێکراوە بۆ دەرەوەی هەرێم و دەرەوەی عێراقیش بۆ سنوورێکی کە ینی سنووری نێودەوڵەتی بڕیوە بەو ئامانجەیە کە ڕوبەڕووی گروهی تیرۆریستی داعش بێتەوە. کەواتە بۆ شەڕکردنە لە دژی تیرۆرستان بە تایبەتی گروهی تیرۆریستی داعش. ئەمن پێم وایە کە ئەمە پێچەوانەی دەستوری هەمیشەیی عێراق نییە چونکە عێراق وڵاتێکە خۆی لە بەرەی دژی تیرۆرە وەلاما کاتدا خۆی گیرۆدەی تیرۆرە و جگە لەمەش ئەوەی کە ئەو ینی چەند دەنگێک لە پەرلەمانی لە عێراق هەیە کە بەڵێ ڕاستە باس لەوە دەکا کە ئەمە پێچەوانەی دەستوری هەمیشەیی عێراقە. بەڵام لە هەما کاتدا تاکو ئێستا دەوڵەتی عێراق بە فەرمی مەبەستم دەوڵەتی مەرکەزیە بە فەرمی ئەوەی ڕانەگەیاندووە کە جوڵە پێکردنی هێز بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی عێراقیش کە ئەو یاسایی لە هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیدا کە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان و من ئاماژەم پێدا باس لە چوونی هێز بۆ دەرەوەی عێراق ناکە بەڵکو باز لە چوونی هێز بۆ دەرەوەی هەرێم دەکا بەڵام نەک دەرەوەی عێراق. بەڵام لەگەڵەوە دامادام ئێمە لە بەرەی دژە تیرۆر داین پێچەوانەی دەستوری هەمیشەیی عێراق نییە و هیچ دەقێکی دەستوری عێراقیش نییە کە ڕێگە نەدا بە هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ کاک قادر ئەگەڕمە لات کاک ئاڕاس پێویستی هەرێمی کوردستان بەم سیلاحە بەم چەکانە بە هێزی پێشمەرگە زیاتر نەبوو کە ئێمە هێزی پێشمەرگە لە باشووری کوردستان بینێرم بۆ ڕۆژاوای کوردستان لە کاتێکدا ئێمە لەسەر درێژایی 100 کیلۆمتر شەرمان هەیە لەگەڵ داعش. زانی کاک دڵشاد ئەم چوونی ئەم هێزە بەشێکە لەو کۆی ئەو پرۆسەیە کە هەرێمی کوردستانیش بە تایبەتیتر هێزی پێشمەرگە
لە بەرەکانی بەرەنگاربوونەوەی دژ بە داعشا لە هەماهانگیەکی نێودەوڵەتیایە کە لە سەروی هەمویان و ئەمریکا و زۆری وڵاتانی وەکو فەرەنسا و ئەمریکا و ئەم وڵاتانەی تایە لەبەرەوە لە ڕووی پلانی سەربازیەوە کە ئێستا ئەو هێزە ئەچێتە کۆبانێ ئەوە وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی هێزە چەکدارەکان کە سەرۆکی هەرێمە و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەمانە هەرچی ئەم پلانانەی کە بۆ بەرەنگاربوونەوەی داعش دایانناوە هەن لە چەکدارکردنی هێزی پێشمەرگە و لە مەشق پێکردنیان و لە ناردنە دەرەوەی کادرەکانی پێشمەرگە بۆ دەرەوە بۆ وڵاتانە هەمووی بەشێکە لە کۆی یەک پرۆسەیەکە کە وەزارەتی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ جیهاتی معنی ئەو ئیشیان کردووە ئەجا ئەوان باشتر لە ئێمە ئەزانن ئێستا ئەو جەبهەیە کە کۆبانیە هێز بنێرن بۆ ئەوێ یاخود لە جێگایکی تر بکەنەوە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەو بەڕێزانەی کە اختصاسیانەوەیە من مەبەستمە ئەوە دووپاتکەمەوانەیە کە بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە لە کوردستانە بەشێکن لەو ئیتفاقە نێودەوڵەتیە لەو هەمانگە نێودەوڵەتیە بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆر کە داعشە بۆ ئەوەی ئەنجا بەشێکی جەبهەکە لە جەرلەولاو لەو دەڤەرەوە دەست پێەکە تاکو زمار و تاکو شێخان و تا ڕەبیعە و تا ئەچێتە کۆبانی کە ئێستا زۆر تیشکی لەسرە ئەوەی کە گرنگ بێ لێرە بێڵێن ئەم هێزە ئەکرێ کەسێک عسکەری یا بێت تحلیلی بۆ بکە بڵێ بۆچی ئەم هێزە ناچێ بەوە بچێ بەڵامەوە بەشێکە لەو پلانە پلانی ئەساسی ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکە هێزی سەرەکیە لە مەیدانە بۆ بەرەو ڕووبوونەوەی داعش ئەگەر ناکرێ ئێمە بڵێن بۆ نمونە ئەگەر کەسێک پرسیار بکات بڵێ ئەو پرسیارە هەیە گریلا لە شنگال شەڕەکات پێشمەرگە لە کۆبانی شەڕەکات ینی هەر یەکێک لەم هێزانە ململانیەکی ساردیان لە ناویان هەیە ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە ئەمە بۆ ئەو ململانە سیاسیان ناگەڕێتەوە پێت وایە ئەزانی چۆنە جیاوازی ئێمە هێزە سیاسیەکان ئەوانەی کە لە پەرلەمانی کوردستان و لە ناو حکوومەتە بەشدارین ئەوانەی بەشدارنین ئەوانەی لە پارچەکانی تری کوردستان جیاوازی ناکاتە معنای ئەوەی کە ئێمە ناتوانین یەک بین ناتوانین یەک خیتابمان هەبێ جیاوازی لە ناو ئەو هێزانەی کە لە باکووری کوردستان هەن و لە ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی کوردستانن و لە باشووری کوردستان هەن جیاوازیە حیزبی سیاسی ئەجێندای جیاوازی هەیە بەرنامەی جیاوازی هەیە هێز و پێگە و جەماوەری جیاوازی هەیە دەنگدەری جیاوازی هەیە ئەمانە بەڵام ئێستا ئێمە خۆشبەختانە منەوەی کە بڵێم لە سەر تاسەری کوردستان و لە دەرەوەی کوردستان و بە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاوەشەوە بەگشتی کۆدەنگیەک دروست بووە لەسەر ئەساسی ئەوەی کە ئێمە غەدرێکی گەوری ترمان لێکرێت هێزێک هاتووە بەبێ ڕەچاوکردنی هیچ یاسا و ڕێسایەکی شەڕ یەت مناڵی تۆ خەڵکی تۆ سڤیل ئەکوژێ ئەیبا ئەنفالیەکە یەت وڵاتەکە دوێرانەکە یەت بە دڕندەترین شێوە سەری مناڵەکان و جەنگاوەرەکان دەبڕێت لەبەرەوە من قەناعەتم وایە ئەم حاڵەتی کە ئێستا لە کوردستان دروست بووە ئەوە ئەبێ ئێوەی مێدیاکارانیش بەڕاستی ئەم بەخشی ئەبێ ئەو شتە ئەوەندە تەرکیزی پێ نەکرێ هێزێکی سیاسی یا جیهەتێکی سیاسی شتێکی معەن زەقەکاتەوە ئەوەی کە گرنگە تەرکیزی بکرێتە سەر و تشکی زیاتر بخێتە سەر ئەوەیە کە ئێمە هەمومان بەیەکەوە بەرەنگاری دڕندەترین دوژمنمان بووینەتەوە ئەبێ بەرەنگاری بینەوە لەبەرەوە ئەوەی کە من بمەوێ بیڵێم ئەوەیە دەستخۆشی لە هەموو پێشمەرگە قارەمانەکان لە هەموو بەرەکانی شەڕە ئەجا ئێتر لە کۆبانیە یا لە هەر جێگەیەکی تری ئەم پارچەی کوردستانەیە ئەمانە سەروەریەکی گەورە لە مێژووی ئەمیلەتەیە بۆ ئێمە تۆمارەکەن بەڵێ وەکو خۆت جەناب متابعەکەیت بێگومان ئێمە کەس پشگیری لە داعش ناکەم دژاتی پێشمەرگە بەس من ئەڵێم بۆ نمونە پرسیارەکان و بارەسێکی ئیجابی ئاڕوات بۆ یەگرتنی کوردەکانی شۆ کوێرە ئەگەر مەبەستم زیاتر ڕوونکەم ڕوون ئاشکرایەوە بۆ من ئەگەر بە دوو جملەش دەرفەتم بێتێ بڵێم ئەویش ئەو هەیە هەندێک جار تەختیەکردنی عەلامی هەندێک هەواڵەوە بەڕاستی لە بریەوەی ئەنجامێکی پۆزتیڤ با بەدەستەوە ئەنجامێکی نێگەتیڤە دا بەدەستەوانە و جاری وایە دوژمنی استفادەی لێ ئەمبەستم ئەوەیە ئەوە هەڵەیە طبعاً ئەگەرێک هەیە ئەگەر بڵێن پێشمەرگە لە ئەرکی خۆی لە کۆبانی سەرکەوتوو نەبوو بۆ نمونە
هیچ بیر لەوەت کردووە بۆ نمونە ئەگەر سەرکەوتونە بە بۆ نمونە لەوێ مەبەستم لە ڕووی هەماهەنگی لەگەڵ هێزی کە تقریبان 50 ڕۆژ لە کۆبانی شەڕکات لە ڕووی تەنسیق و لە ڕووی فێرکردن لەوانەی هەموو ئەگەرێک هەیە بەڵام ئەم هێزە کە چووە بۆ ئەوێ بە هەماهەنگی لەگەڵ شەڕوانانی خۆشەویستی ئەمێ لە کۆبانی لەگەڵ هەموو تەنانەت حکوومەتی بەشداربوو لەو هەماهەنگیایە لەگەڵ هەموو هێزەکان کراوە ینی ئەوەی کە تەخیری کردووە هێزە بچێ بۆ ئەوێ دراسی باش کراوە ئەوەندەی معلوماتی من هەبێ دراسی باش کراوە کە ئەم هێزە تاوی بچێ بەڵام ئەگەری ئەوەی بەیانی چی ڕوەداوە ڕوا منەی بەستنەوە بە و پرسیاری پێشوە ڕوونکردنەوەی ئەوی ژەوەیە هەندێک جار نابێ هەندێک قسە بکرێ هەندێک جار نابێ هەندێک تەختی علامی بکرێ هەندێک جار نابێ ژمارەی شەڕوانان و شوێن و کاتیا چۆن شەڕەکەن چی ئەەکە ناوێت چکە دژمن ئیسیفادە لەوانەکەوە و معلوماتێکی استخباراتی وەریەگرێت بێگومانەوە شەکەوێتە چارچەوەی ئەمنی نەتەوی ئاسایشی نەتەوی ئەگەر وڵات کاک ئاڕاست کاک قادر هەڵوێستی تورکیا چۆن هەڵەسەنگێنن کە زۆر جار هەڵوێستەکەی ئاشکرا و ڕۆن نییە وەکو بە عەرەبی ئەڵێ متەخەبەتە دیار نییە جارێوە لەگەڵ ئەوەیە کە پێشمەرگە بێت جارێوا پێشمەرگە نابێ بڕوا جارێوا ئەبێ بە ناچاری سوپای ئازاد داخلی کۆبانێ ببێ هەڵوێستی ئەوە چۆنە نرخێنن لە سەرەتای دەرکەوتنی ینی ڕوودانی ڕووداوەکان و لە دوای دەستپێکردنی جەنگی داعش لە دژی هەرێمی کوردستان تاکو ئێستاش بەڕای من هەڵوێستی فەرمی دەوڵەتی تورکیا و سیاسەتی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە گروهی داعش ئەو گروهە تیرۆریستیە هەڵوێستێکی فەرمی و ڕوون نییە لە ڕاستیدا بەڵام لە هەمان کاتدا تورکیا لەژێر گوشاری بەشێک لە ڕای گشتی لە وڵاتەکەی خۆیدا بە تایبەتی کوردانی باکووری کوردستان و لە ژێر گوشاری نێودەوڵەتیشدا ینی چونکە بەردەوام هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژە تیرۆر ئەو وڵاتانەی کە هاوبەرژەوەندینە لەگەڵ تورکیا و بەرژەوەندی گرنگیان هەیە یان بەرژەوەندی زۆریان هەیە لەگەڵ تورکیا هەم ئەم تورکیا بەرژەوەندی زۆری هەیە لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکا لە بەرەی دژە تیرۆر بەردەوام گوشار لەسەر تورکیا دروست دەکەن بۆ ئەو گوشارەش وای کردووە کە تورکیا بۆ ئەوەی کە نیشانیدا کە لە جەنگی دژە داعش جددیە لە هاریکاری ئەو هێزانەی کە لە دژی داعش دەوەستنەوە بەڕای من لە ژێر گوشاری نێودەوڵەتی دەنگی ئێران نابیسترێت کاک قادر بۆچی ئەگەڕێنێتەوە لە چ ڕوویەکەوە مەبەستی جناب ناردنی هێزی پێشمەرگە ناردنی هێز بۆ کۆبانێ دیارە ئێران پێی خۆشە کە هێزێکی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بچێتە بە هەوار و بەهانای کوردانی ڕۆژاوا بێت لەوێ دیارە پێی خۆشە کە هێزێکی کوردی لەوێ ڕوبەربوونی داعش بوو کە هێزێکی لە ناو دوو کەوانە هێزێکی سونی ئیسلامیە بەتەکید هەمووان ئاگادارین کە لە دوای شۆڕشی گەلانی سووریا لە دژی دەسەڵاتی ئەسەد ئێران یەک لەو دەوڵەتانەی کە پارسەنگی سیاسی و سەربازی بۆ دەسەڵاتی بەشار ئەسەد لە سووریا ڕاگرتووە و لە هەمان کاتدا هەموو ئەو گروهانەش کە دژی ئەسەد بوون وەکەوە دژی ئێران کۆماری ئیسلامی ئێران بوو بن بۆ کۆماری ئیسلامیش جگە لەمە داعش بمبورە مەترسیە لەسەر کۆماری ئیسلامیش ڕاستە جوگرافیای شەڕ لە ئێستادا ئەو ناوچەیە کە جەنگی لێدەست پێ کردووە داعش هەرێمی کوردستان و عێراق و سووریایە بەڵام لە هەمان کاتدا هەم جیاوازی مەزەبی هەیە و هەم جیاوازی سیاسی و ینی استراتیژەتی دەوڵەتی ئیسلامی گروهی تیرۆریستی داعش لە ئێران جیاوازە بۆیە ئێران لەبەرەی دژی داعشە لە ڕاستیدا ڕاستە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەو هاوپەیمانێتە نێودەوڵەتەدانیە کە لە دژی تیرۆر بەرپا کراوە بەڵێ کاکادە من لە هانی دانوستان کار نەبووم لەگەڵ دەوڵەتی لەگەڵ بەرپرسانی تورکیا و
لیانی وەکو لایەنێکی دانوستانکار نەبووم وەکو هەرێمی کوردستان بۆ ئەوەی دانوستان بکرێت لەگەڵ دەوڵەتی تورکیا و ینی بەپێەوەی ئەندامێکی تیت وەکو ئاگاداری هەبە ڕاگۆڕینەوە لەگەڵ ئێرانیش بەڵام ئەوەی کە من ئاگادارم ئێران ڕێگر نەبووە لە بەردەم ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ وتەیدی ناردنی هێزی کردووە بۆ کۆبان. بەڵێ کاک قادر بەپێەوەی کە تۆ جەنابەت ئەندامێکی ئیکیتیت یەکیت نیشتیمانی کوردستان پەیوەندی زۆر باشی هەیە لەگەڵ عائیلەی ئەسەد حکوومەتی سووریا حتا چرا دێک ناردنی هێز بۆ کۆبانێ ئەگەری هەیە کە ئەم پەیوەندیە علاقەتە لە ناو علاقەتە میژوویە کە هەیە تێک بدا یا خۆت خۆش بکات بە پەروانی تۆ. لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان عیلاقاتی لەگەڵ وڵاتانی دەوروبەر وڵاتانی هاوسەی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین و بەر لە ڕاپەڕینیش یعنی لە سەردەمانی شاخ یەکێتی نیشتیمانی کوردستان ناچاری دەتوانم بڵێم عیلاقات بووە لەگەڵ هەموو ئەو دەوڵەتانەی لە سەرەتای دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ کە ئامادەگی هاریکە ینی بچووکترین هاریکاری و کاراسانیان تێدا بوو بێ بۆ سەرکردەکانی شۆڕشی نوێەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای دەستپێکردنەوەی شۆڕش ئەو کاتە دەوڵەتی سووریا یەک بووە لەو دەوڵەتانەی کاراسانی کردووە بەهۆی جیاوازی معادلەی سیاسی لە ناوچەکەدا بەهۆی نەبوونی ینی بەهۆی ینی تێکچوونی عیلاقاتی نێوانی دەوڵەتی سووریا و عێراق لە دوای ڕاپەڕینیشەوە لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو پەیوەندیەکانی لەسەر لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەسەر بنەما و پرەنسیبی دۆستایەتی لەگەڵ ئەو دەوڵەتانە بەڕەچاوکردنی بەرژەوەندی هاوبەش دامەزراندووە لە دوای ئەوەش کە گەلانی سووریا لە دژی دەسەڵاتی ئەسەد ڕاپەڕین و شۆڕشیان بەرپا کردووە لە بە ئامانجی ڕوخاندنی ئەم دەسەڵاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی من ئاگام لێبێ هیچ پەیوەندیەکی فەرمی سیاسی و غەیرە سیاسی لەگەڵ ئەسەددا نەبووە کە پەیوەندیەکی ئەوتۆ بوو بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ مانەوەی دەسەڵاتی ئەسەددا بوو بێ و پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی یەکێتی نیشتیمانیکردنی ئەم خاڵە نەچارم داوای ناوبڕێک بکەم و ئاگەڕم بۆ لاتان بۆ دروستکردنی ئەم خەلەلێکی تەکنیکی ئاگەڕم بۆ لاتان. دیسا سلااف بینەر هێژان بەردام لەسەر تەختیا تایبەت ji بۆ چوونا هێزم پێشمەرگە و باندۆریاوێنا قادر ڕزگەیی پەرلەمێنتاری کیتیژ لیژنەیە کاروبارên پێشمەرگە ji پەرلەمێنتێ دگەل مەدەی ji هەولێرە دیسان دەم باشکە قادر باسیەوەمان کرد کە پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی سووریا یاخود عائیلەی بەشار ئەسەد پەیوەندیەکی تایبەت هەبوو باسیەوەت کرد کە ئەم علاقەتە نەماوە دوای کە شۆڕەشەکە دەستی پێ کردووە بەڵام وەکو ئێمە ئاگادارن جەنابی مامجەلال لە نامەیەکی دیا بۆ بەشار ئەسەد کە زاواکان کوژرابوو نامەیەکی بۆیان نرد ئەمە پێش 2 ساڵ بوو تقریبن کە شۆڕەشەکە هەبوو ئەم پەیوەندیە ویستم ئەوە بزانم بە ناردنی هێزی پێشمەرگە پەیوەندیەکە باشتر ئەبێ یا خراپتر ئەبێ خۆی ئەو جەنابان لێکدانەوە بۆ بەو شێوەیە لێکدانەوە بۆ ئەو پەیوەندیە دەکەنەوە پەیوەندیەکی تایبەت بوو بێ لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خێزانی بەشار ئەسەد من ئاماژەم پێدا وتم لەو سەردەمەی کە شۆڕش لە هەرێمی کوردستان تووشی شکست شۆڕشی ئەیلول تووشی نسکۆ بووە سەردەمێکی زۆر شوم بۆ من ناچمە ناو دیرۆکی شۆڕش و ئەوەکە بەڵێ بەڵێ عفو من ناچمە ناو ئەو دیرۆکە تەنها ئەوە دەڵێم کە ئەو کاتە شۆڕشی نوێ و سەرکردەکانی شۆڕشی نوێ و هێزی پێشمەرگەی کوردستان پێویستی بە پەیوەندی هەبووە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی کە هاوسەی عێراق بوون بەڵام ئەو پەیوەندیانە لەسەر ئەساسی مساومەکردن نەبووە لەسەر بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەییەکان بەڵکو بۆ سەرپێکەوتنی شۆڕش پێویستمان بە وڵاتانی دەوروبەر بووە و لە یەک کاتیشدا هەبووە جەنگی عێراق و جەنگی ئێران و جەنگی وڵاتانی کەش کراوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڵام ئەوەی کە تایبەتە ینی بۆ وەڵامی پرسیاری جەنابتان سەبارەت بەو نامەیە کە جەنابی مامجەلال ئاراستەی بەشار ئەسەدی کردبێت
مامجلال کە نامەی بۆ بەشار ئەسەد نردووە وەکو سەرۆک کۆماری عێراق و نامەی بۆ نردووە و ناوڕۆکی نامەکەش ئەوە نەبووە کە باس لە پشتیوانی و پاڵپشتی دەوڵەتی عێراق یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان دەرببڕێ بۆ دامرکاندنەوەی خۆپیشاندەران بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر یعنی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون و ئاشکرا بووە لە پاڵپشتی و پشتیوانی کردن لە شۆڕشی گەلانی سووریا بە تایبەتی کوردانی ڕۆژئاوا. بەڵێ کاقادر کەواتە ئێمە دەنگی حکوومەتی سووریا نابیسن سەبارەت بە نردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ لە کاتێکدا کە جوڵاندنی یەک سەربازی تورکیا بۆ حکوومەتی سووریا کێشەیەکی زۆر گەورە و باسی سیادەی وڵاتە کرد. سەبارەت بە پێشمەرگە باس ناکرێت ئەمەوەی ئەم خاڵە بۆ مڕونکێتەوە. لە ڕاستیدا ئەوەی من لە ڕاگەاندنەکان گوێبیست بووم یەک لە وەزیرەکانی حکوومەتی ئێستای سووریا چوونی پێشمەرگەی بۆ کۆبانێ ڕۆژئاوا بەکارێکی ئیجابی لە قەڵەم داوە. بەڵام من نازانم ئەوە سیاستی فەرمی دەوڵەتی سووریایە یاخود. بەڵێ کاقادر ئەگەر مەلات کاکە ئاراس ئێوە علاقاتی حکوومەتی سووریا و هەرێمی کوردستان هەمان پرسیار ئەمەوێ لە جەنات بکەم. حکوومەتی سووریا باس مەسلەی هاتنی هێزی پێشمەرگە هیچ اعترازی نەبوو ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە لە کاتێکدا کە هەمان نمونە بەجانم تاڵێم هاتنی یەک سەربازی تورکیا بۆ ناو خاکی سووریا بە پیشیرکردنی یاخود هینی سیادەی وڵات لە قەڵەمەیات. بێگومان جۆرێک کە لەو بەرنامەی سیاسیی کە تورکیا هەیەی بەرامبەر بە سووریا و ڕوخانی بەشار ئەسەد و بە درێژایی ئەو 2 ساڵ و قسوورەی کە حکوومەتی تورکیا سیاسەتی معلومە بەرامبەر بە معارەزەی سووری و حتا ئەوەیشی کە باسەکرێت لە تەنانەت لە جۆرێک لە چاو خافەڵکردن بەرامبەر بە داعش و بەرامبەر بەو هەموو هێزە مرۆیەی کە لە وڵاتانی تری ئەوروپاوە هاتن و بە ناو هەرێمی تورکیا چوونەتە ناو سووریاوە. بێدەنگی سووریا من بۆ خۆم وای تێگەم سووریا دیارە پێی باشە ئەوەی کە داعش ئەو کۆدەنگی لەسەر دروست بۆ سووریا شەڕێکی لە کۆڵ بۆتەوانێ وڵاتانی تر و بە کولفەی وڵاتانی ترەکرێت کولفەیەکی زۆر زۆریشە لەبەرەوە ڕەنگە لە ڕووی ئەوەی کە واقعی سەیری مۆزوعەکە بکەی سووریا بڵێ چی ینی بڵێ من چاوەڕانن ئەوە ئەکرێت کە تەحالوفی نێودوڵەتی هاوپەیمانی نێودوڵەتی هەماهەنگی و تەنسیقی خۆی لەگەڵ کوردەکان گەورەتر بکرێت بچێتە قوناغێکی تر خۆی یەکشت هەیە کە دڵشادەوی شەوەیە کە داعش بۆ خۆی وەک زاهرەیە کە هاتووە شەڕاکە کۆمەڵی هێزی لە یەک بەراد کۆ کردوەوە کە پێشتر ممکن نەبوو گەر هەر محلیلێکی سیاسی بەهاتابی وتایە بە ئێرانیشە و بە ئەمریکا و بە زۆر وڵاتی ترەوە بە تورکیا ئەومی تقریبن لە یەک بەرەیان لەسەرەوە کۆکن لەسەرەوەی کە داعش نەمێنەیە لە داعش بدرێ لەبەرەوە بێدەنگی سووریاش یا ئەو جۆرە سیاسەتی کە ئێستا تورکیا بەڕێەکە بە جۆرێک لە پشتی پەردەوە هەموو وڵاتانی ئیقلیمی بە ئێران و تورکیا و عێراق و حتا سووریاش و هەمووی بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک متفقن هەماهەنگن لەسەرەوەی کە داعش دیاردەیەکە خەتەرە بۆ ئەمنی قومی هەموو منطقەکە بۆ هەر بۆ بەشەریەت شتێکی زۆر خەتەرناک و ئەوەیە. ئەوەی کە من بەمێ ئاماژەی پێ بکەمەوەیە کە ئەم هێزە چوونی ئەم هێزە بۆ ئەوێ هێزێکی زیاتر ڕەمزیە چووە بۆ ئەوێ بۆ ئەو هەماهەنگەیە کە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ڕەنگە ئەو پلانە سەربازی کە غەرب و ئەمریکاوەمانە هەیەە بۆ لێدانی داعش زیاتر ڕەنگە ئەوە بێت وەک لەوەی کە ئەم هێزە بچێت لەوێ پارسەنگی سەربازی جەبهەکەی یەکجار یەکلایی بکاتەوە چکەوە خۆ دەزانی کە ئەوەی کە ئێمە معلوماتمان هەیە ئەم منطقەیە بەشێکی زۆری بە دیهاتەکانی و داعش دەستی بەسەرا گرتووە و ناوچەکەش تقریبەن لە خەڵکی سڤیل چۆڵ کراوە بەشێکی زۆری ئاوارە و ئەم ئاوارانە لە بەشێکی زۆریان لە کوردستانی لای ئێمە و هەندێکیشی لە تورکیان ئەوەی کە ئێمە ئەیبینین و من بمێ بیڵێم لەم چاپێکەوتنە ئەوەیە بەڕاستی درێژخایانی ئەم شەڕە بە درێژخایانی ئەم شەڕە لە قازانجی ئێمە نییە لە هەرێمی کوردستان. مەسەر ئەم خاڵە پێشکەوتچ مەسەر ئەو خاڵە کۆبانەیە سمبۆلێکە بۆ کورد بۆ هەموو کوردێک بە هەمان شێوە سمبۆلێکی هەمان شێوەیە بۆ داعشیەکان
داعش ناوێت لەوێ بشکێت کوردەکانش لەوێ بە هیچ شوەیەک دەستبەرداری کۆبانی نابن تۆ پێت وایە ئەم شەڕە لەوێ شەڕێکی کۆتایی بە بۆ کورد یاخود بۆ داعش ینی بەواتایەکی تر ئەگەر داعش لە کۆبانی بشکێت لە تەواو منطقەکە ئەشکێت ئەگەر کورد ئەگەر بڵێن لەوێ ناتوانین بەرگری لەوێ بکات لەوانەچە داعش گەورەتر ببێ و زیانێکی گەورەترش بگەێنێتە بە کورد. من ئەوەی کە لەبەر دەستمانە زیاتر لە 40 ڕۆژەکە وێنەیەکی دەگمەن لە مێژووە هەیە مەگەرەوەی کە لە حربی عالەمی دووەم و لە ستالینگراد کە جێشی سووری سۆڤێتی بەرامبەر بە نازیەکان بەرەنگاریان کردو ئەوەی کە لە کۆبانی ڕوویداوە لە هەواڵی هەموو وەکالەتی ئەنباکانی عالەمە هەواڵێک کە کۆن نابێت هەواڵێکی زۆر جددیە قسەی جددی لەسەرەکرێ لەبەرەوە لاپەڕەیەکی زۆر پرشنگداری مێژووی خەبات و تێکۆشانی نەتەوەی ئێمەیە سیمبۆلێکی زۆر جوانە شتێکە لەوانەی کە نمونەی زۆر دەگمەنە لە مێژووی ئێمەیە بۆ ئێمەی کورد من لە سەرەتاشە ئاماژەم پێکرد هەوێنی کوردایەتی و خەبات و تێکۆشان و ڕەمزی قارەمانی ومانەوە دیفاعکردن لە خاڵشتی بۆ داعش لەبەرەوە شەڕەکە بەردەوامە من بۆ خۆم ڕێیەکی ترم هەیە من پێم وایە نییە داعش هێزێکە خاڵیە لە هەموو بەهایەکی ئینسانی دینی ئەخلاقی هیچ شتێک لەبەرەوە داعش ئەگەر بۆ نمونە خوانە کردە کۆبانیش بگرێ شوێنێکی تریش بگرێ شوێنی تریشی گرتووە مووسڵی گرتووە دووەم شاری گەورەی عێراقا زۆر جێگای تری گرتووە بەڵام داعش بەڵێن ئایندێکی گەشی نییە داعش وەکو زاهیرەیەکی تر وەکو چۆن قاعیدە ئین بوو وەکو هەموو هێزە تیرۆریستیانی کە لە مێژووی دوور و نزیکی بەشەرێتە هەیە ئەمریکا ببوورە لەبەر کات ئەمەوێ زیاتر سیفادە وەربگرن لە وەرزانانی ئەمریکا ئەڵێ شەڕەکە درێژە بە دیموکراتیەکان ئەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک تێکەڵی شەر نامن ئەو بابانە چار بوو تێکەڵی شەر بە ئەڵێ شەڕەکە درێژخایەنە تا چرا دێکەمە لە بەرژەوەندی کوردایە یاخۆت لە دیژی کوردایە زۆر کەس ئەڵێن ئەگەر داعش نەبووایە کورد نەبووە بەیەک لە ڕاستیا درێژخایانی شەڕەکە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان کە تازە لە سەرەتای ئەویان خۆمان بیناکەین حکومڕانی بکەین و ئەساسات دروستکەین بینای تەحتیمان دروستکەین و ئەزمەی گەورەمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقا لەسەر بودجە و هێزی پێشمەرگە و لەسەر پرۆسەی نەوت و ئەمانە لەم کاتە بێپارەی و بێئیمکانێتی و ئەو وەزعینە شەڕێکی درێژخایەن لە ساڵحی ئێمە نییە باشترێکە شەڕەکە من تەمەناکەم کوردخایەن بێت و داعش وەکو دیاردەیەکی چۆن هەڵەباران و هەورێک دێت و ئەڕوات ئەوی ژوا بێت ئەوەی تری کمێنەوە هەڵوێستی ئەمریکا و غەرب و ئەوانە ڕەنگە بۆ ئەوانیش جۆرێکی تر بێ ئەوان پێیان وابێت دژایەتیکردنی تێرۆر بەگشتی وەکو فەلسفەی دژایەتیکردنی تێرۆر قەتیسیکەن لە پانتایەکی جوغرافی معەنە لەویا ئەگەر چەند خەرجی و بودجەشی بۆ تەرخانکەن باشترێکە وەک لەوەی بیبەنە ماڵی خۆیان و بیبەنە واشنگتۆن و واشنگتۆن دیسی بیبەنە لەندەن و بەوە لەبەرەوە بە نیسبەت ئەمریکاوە بە تایبەتی دوای ئەو مەشەدانەی کە ئەو ڕۆژنامە نووسە ئەمریکانە سەر بڕانوین بوو زەختێکی گەورەی داخلی لەسەر حکوومەتی ئۆباما بوو کەوەی کە ئەبێ هەڵوێز بنوێنن بەرامبەر بە کاکەڕاست چم لای کاکە قادر ڕزگەی ئەندامی پەرلەمان لە هەولێر کاک قادر لە پرۆژە یاساکەدا کە دواتر بوو بە پرۆژەکەی ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ شاری کۆبانێ دەستنیشان کراوە ئەمەوەی ئەوە بزانم بۆ نمونە ئەگەر شەڕ لە سەرێکانەیە یاخود لە قامشو لە هەر شوێنێکی تر لە ڕۆژاوای کوردستان ڕوو بێت ئەبێ پەرلەمان جارێکی تر دانیشە دەنگدان بکات وڵا لە ڕاستیدا بەرلەوەی بە وەڵامی پرسیارەکەت دەمەوە ئێمە لە ڕووی سیرکردنی ئەم هێزە ئایم هێزە ڕەمزیە مشارەکەی لە ئەنجامی مشارەکەکردنی لە ڕوبەڕووبوونەوەی داعش کاریگەری دەبێ یاخود نابێ ئێمە پێویستە لە ڕوانگەیەوە سەیری ئەم هێزە بکەین ڕاستە ئەم هێزە بە ژمارە کەمە بەڵام لە ڕووی سنف و ڕشتەوە سەیری ئەم هێزە بکەین من پێم وایە کە ڕشتەی ئەم هێزە ئەسنادا بۆیە لە ڕوبەڕووبوونەوەی داعش کاریگەری سەربازی بەرچاوی دەبێت بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابیشتان بەڵێ کاخەدا لە ڕاستیدا ئەم هێزە کە بێ بڕیاری پەرلەمانیانی لەسەر داخوازی سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕەزامەندی پەرلەمانی کوردستان کە نێرراوە تایبەت بۆ کۆبانێ نێرراوە چونکە لەو کاتەی کە ئەم بڕیارە دەرکراوە وەبەر لە بڕیارەکەش مەترسی گەورە لەسەر
کۆبانێ دروست بووە و کوردانی ڕۆژئاوا پێویستیان بە هاریکاری بووە چونکە هێڵی تەماس و شەڕی قورس لە کۆبانێ بووە بۆیە بە دەقیقی لە بڕیارەکەداوە دەست نیشانکراوە کە ئەم هێزە جوڵەی پێدەکرێت بۆ ئەوەی بچێتە کۆبانەی ڕۆژئاوای کوردستان یعنی بۆ کۆبانێ نێراوە بە ئاکیدی سپەی ئەگەر بێت و کوردانی ڕۆژئاوای کوردستان لە سنوورەکانی کە لە سنووری لە دەرەوەی کۆبانێ وەک کانتۆن وەکو شاریش پێویستیان بە هاریکاری و پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان بێ ئەو کاتە ئەگەر لە ڕوە قانونیەکەیەوە سەیری بکەی بێگومان پێویستی بەوەیە کە ئەم بڕیارە لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێت. هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی پێت وایە ئەم هەماهەنگیە لەگەڵ کوردەکان بەردەوام بە لە ئەگەر لە ناوبردننی داعش و یاخود لاوازکردنی بە شێوازێک. بەتاکید هەماهەنگی نێودەوڵەتی من پێم وایە لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت چونکە ئەو گروهە تیرۆریستیە کە ناوی داعشە هەر مەترسی نییە لەسەر ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق و وڵاتانی ناوچەکە مەترسیدارە لەسەر ئاسایشی نێودەوڵەتی بۆیە ئەو ڕووداوانە ئەو ڕووداوە تیرۆریستیانەی کە ئێمە لە ساڵانی ڕابردوودا بینیومانە کە ڕوبەڕووی ئەمریکا و وڵاتانی کەش بووتەوە ئەوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە گروهی تیرۆریستی ئەو گروهە بەتایبەت ئەو گروهە تیرۆریستیانەی کە لەسەر ئاستی ینی نێودەوڵەتی بوونیان هەیە وەکو چۆن مەسەلەن کە دەوترێت تیرۆر سنوور ناناسێ وی ڕوبەڕوو بوونەوەی تیرۆریش پێویستە سنوور نەناسێ باکیدی لە پێناوی لە ناوبردننی ئەو گروپانە من پێم وایە هەماهەنگی بەردەوام دەبێت چونکە ئەو گروهانە تەنها مەترسیدار نین لەسەر وڵاتێک و لەسەر هەرێمێک بەرک و مەترسیدارن لەسەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی. بەڵێ بەڕێز قادر ڕازگەیی پەرلەمانتاری کیتیلش لە پەرلەمانتاری کیتیل لە لیژنەی کاروباری پێشمەرگە پەرلەمانی کوردستان لە هەولێر لەگەڵ ئێمەدا بووی بەڕێز ئاراس وەلی ئەندامی جیواتی گۆران لەگەڵ ئێمەدا بووی گەلێکی سپاس بینەرە هێژە ئەمگیان داویا vê xelekê ji berçavkirin û rûmalkirina dawî rewşên Başûrê Kurdistan û Rojavayê Kurdistanê gelekî spas ji bo şopandawa.